سەڵاوتان لێبێ من دکتۆر سامی جەلال پسپۆری نەخۆشیەکانی چاو لە نەخۆشخانەی میهرەبانی بۆ ئەمڕۆ دەمەوێت باسی بابەتێکتان لێ بکەم ئەویش ڕژێنەکانی چەوری لە پێڵووی سەرەوە خوارەوەی چاو ئەو ڕژێنانە کاریان ئەوەیە دەرهینانی چەوری بۆ ناو چاو بۆی لەگە فرمێسکی چاو تێکەڵاو بن نەرمیەک بە پێڵووی چاو ببەخشێت لە کاتی جولانەوە هەندێک جار ئەو ڕژێنانی چەوریە تووشی هەوکردن دەبن کە پێی دەلێن بە کوردی خۆمان پێ دەڵێن پزدوک یان با پشتی یان سیسکە سەڵاوە ئەو لە ئەنجامی هەوکردن ئەو چەوریانە کۆ دەبتەوە لە ناو ڕژێنەکان وا دەکا نەخۆش هەست بە ئازار دەکا سۆربوونەوە ئەستوربوون بوونی گرەیەکی نیمچە ڕق لە پێڵووی چاو چارەسەری ئەو باپشتیە لە بیدایەتە بە مەساج دەبێت لەگەر کوتاڵێکی هەندێک گەرم لە سەریدا دەنێ و دوایش مەساجێکی بەو شێوەیە بۆ دەکەی بە سەبری ئەگەر هاتوو ئەو مەساجە چانەبوو لە خیلماوەک ئەو کاتە دەبێت بە نەشتەرگەریەکی بچووک ئەو چەوریە بکەیەوە و دەریبێنی بە نسبەت مەترسیەکانی ئەو نەخۆشە هیچ مەترسیەکی نییە جگە لە زەختکردن لەسەر چاو یان ئازار بۆ ماوەی فترەك یان بەخۆی چا دەبتەوە یان بە نەشتەرگەلێکی بچووک دەتوانێت چابتەوە هیوای سەلامەتی بۆ هەموو میهرەبانی دڵسۆزی و لێزانی